باین تا باشمڕ ڕەبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بەرنامەی ئەمڕۆشمان تایبەت دەبێت بە سێهەم ساڵەی ماڵئاوایی شکۆی نیشتیمان ماڵئاوایی سەرۆک مام جەلال. لە هەر کەسێک دەپرسی گفتوگۆ لەگەڵ هەر کەسێکدا دەکەی دەڵێ سەرۆک مام جەلال لە من چوو. لەگەڵ سەرجەمچین و توێژەکان نێوانێکی زۆر باشی هەبوو، هاوکاری هەموو لایەک بووە. لەبەرەوە ئەمڕۆ چەند وێزگەیەکی دیکە لە ژیانی لە گرنگیدانی بە چەند چین و توێژێکی جیاواز دەخەینە ڕوو. سەرەتا قسە دەکەیت لەسەر گرنگیدانی سەرۆک مام جەلال بە ژنان و بە گرنگیدانی بە پێکهاتەکان، پێکهاتە ئاینی و نەتەوەیەکان، چ لە ئاستی هەر چوار پارچەی کوردستان دەتوانین بڵێن و چ لە ئاستی عێراقیش بێ. لەو کاتانەی هەر پۆستێک و هەر کارێکی بۆ گرنگێکی تایبەتی بەم دوو چین و توێژە داوە. لە تەوەری دووەمیشیاندا قسە دەکەیت لەسەر قوبوڵکردنی ڕەخنا لای سەرۆک مام جەلال، قوبوڵکردنی ئەو نووسینانەی کە لەسەری نووسراوە. ئەمڕۆ نووسەرێکمان لەگەڵا دەبێت کە لە سەرەتای ساڵانی 90ەکان لەو کاتەی کە سەرۆک مام جەلال هوتارێک لە کوردستانی نوێ دەنووسێت ئەو ڕەخنەی لێ دەگرێت. دواتر ئەم ڕەخنەگرا مام جەلال بە ڕوحەتێکی هێندە نەرمونیانەوە پێشوازی لە ڕەخنەکەی دەکات. وای لێ دێت لە کۆتایەکانی تەمەنی سەرۆک مام جەلال لەو کاتێک کە نەخۆش دەکەوێت و لە دوای ماڵ ئاواییکردنی سەرۆک مام جەلال هەر ئەم نووسەرە بۆ خۆی باس لە گرنگی بوونی سەرۆک مام جەلال دەکات. وڵات کۆتاتەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر سیاسەتی میانڕەوی سەرۆک مام جەلال و گرنگیدانی بە پێکەوە ژیان و پێکەوە بوونی سەرجەم نەتەوە و ئاینە جیاوازەکان لە ناو باشووری کوردستان و لە عێراقیشدا. لە هەر یەکە لە تەوەرەکان میوانی تایبەتمان دەبێت و گفتوگۆیان لەسەر دەکەین لە بابەتی گرنگیدانی سەرۆک مام جەلال بە پێکهاتە ئاینی و نەتەوەیەکان و هەروەها گرنگیدانی بە ژنان. دوو میوانمان لەگەڵای هەرێکە لە بەڕێزان سەبرێ میوەیس و مەنزەر عەلی کە هەردووکیان لە پێڕەوانی ئاینی کاکەین. ڕۆژتان باش و بەخێربێن. سەبرێ خان بە حکومەی تۆ هەردووکیان هەم لە ژنانی تو هەم لە پێڕەوانی ئاینی کاکەیشیت، بەڵام حەزەکەم سەرەتا لە بابەتی گرنگیدانی سەرۆک مام جەلال لە ژنان دەست پێ بکەم. لە زۆربەی کۆڕەکان لە زۆربەی شوێنەکان سەرۆک مام جەلال هەمیشە باسی لەوە کردووە کە دەبێت گرنگی زیاتر بە ژنان بین و کچان بین، دەبێت ئێمە وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبین و ئەو ڕاستیشی بۆ خۆی سەلباند کە لە سەردەمانێکە یاسایی 1960 دەرکرد ئەو کاتێک کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئەرکێکی زۆر قورس بوو. هەسەکەم دیدی خۆت لەسەر سەرۆک مام جەلال وەکو ژنێک بڵێیت. دەستخۆشی لە ئێوە ئەەکەم، دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە ئەم بەرنامەی ساز کردو بۆ ئێمە. ئێمەش زۆر خۆشحاڵین بم بەرنامەیە. ئەمڕۆ 3 ساڵ بەسەر تێپەڕبوونی ژیان ئاوایی هەواڵی بەڕێز مام جەلال لە ئەڕوا کە ئەم کەسایەتیەکی دیاری شۆڕژگێر بووە لە شەرقی ئەوسەتا و لە کوردستانە پێگە و گرنگی خۆی هەبووە و هەم لە ناو عێراقیشە توانیوەتی سەنگی سیاست ڕابگری، هاوسەنگیە لە نێوان پێکاتەکان و لە نێوان سیاست هەم لە عێراق هەم لە کوردستانە ڕابگرێ و گرنگیەکی تەواویشی بە ژنانیاوە. یەکێک لەو گرنگیانەی کە پشتیوانی ژنی کردو هەمیشە، یەکێک لەو ئیشانەی کە کردوویەتی دامەزرانی هێزی ژنان بۆ هێزی پێشمەرگەی ژنا بووە لە کوردستانە و خۆشبەختانە ئێستا برێوێکی تەواوی ئەبینیتیا و کۆمەڵی خەڵکی باشی تایە پێشمەرگەی ژنانمانەیە کە ئەوانشان بەشانی پێشمەرگە بە هەمان شێوە دیفاع لە خاک و نیشتیمانەکەن. ئەمە یەکێک لە ئیشە باشەکانی. یەکێکیکەی ئەو یاسایی کە یاسای 59/61 لە ساڵی 1990 دەری کرد نێشتنی فرەژنی و نێشتنی تونوتیژی دژی ژنان. ئەمەش یاسایەکی کە بوو کە بە هەمان شێوە دەنگدانەوە و ڕنگانەوەی خۆی هەبوو لەسەر ئاستی هەرێمی کوردستانە. بەم شێوەیە هەڤاڵ مام جەلال پشتگیری لێ کردووە. هەمیشە پاڵپشت و پشتیوانتان بە دڵنیاییەوە هەمیشە هەستمان بۆەوە کردو کە پاڵپشتمان بۆ پشتیوانیمان بۆ پشتگیری کردوین، هەوڵیاوە بەرەو پێشەوە بچین، بەشداری بکەین لە کای سیاسیە، بەشداری بکەین لە کای حکومیە،
هەتا لە کۆنگرەی چواری ئەم ساڵشە هەر لەسەر ئەو دید و ڕاستپاردانەی هەڤاڵ مام جەلال کە هەیبووە بۆ ژنان لە 125 ژنان جێگیر کرا کە لە کایە سیاسیەکانە پلە و پۆستی هەبێ و بە هەمان شێوەش لە حکوومەتیشە بە هەمان شێوە لە 125 پلە و پۆستی پێ بدرێت. لایەنەوە کاتەی پەرلەمانی عێراقیشدا کۆکیی گەورەی کردکە دەبێ هەمان ڕێژە لەناو پەرلەمان عێراقدا هەمان ڕێژەش لەناو پەرلەمانی عێراقا هەبێ یعنی ئەمە بۆ خۆی لە خۆیان گرنگی پێدانی ژنانە. کاک مەنزەر وەکو یەکێک لە پێڕەوانی ئاینی کاکەی سەرۆک مام جەلال لێوانی لەگەڵ پێڕەوکەرانی ئاینی کاکەی بە تایبەت بڵێن و دواتر دەچینە سەر هەموو پێکاتەکانی دیکە چ سیاسەتێکی پێڕەو دەکرد ئێوە وەکو پێکاتەکان هەستان دەکرد کە سەرۆک مام جەلال یەکێکە لە ئێوە چووکە من زۆرجار لە کۆبوونەوە بابەتەکان ئەو سڵاوی کە هەیە خۆتان کاکەیەکان یا عەلی دەستی پێ دەکرد لەگەڵتانە. سەرەتا درود و سڵاو و سەری ڕێزنەواشش بۆ گیانی پاکی جەنابی مام جەلال دانەوێنم. جەنابی مام جەلال هەر لە سەرەتای لاوێتیەوە کە خەبات و تێکۆشانی کردووە بۆ بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلی کورد ئێمە شۆک و پێکاتی کاکەیی لە چوارچێوەی ئەو شۆڕشادا بەشدار بووین و خەبات و تێکۆشانی جەنابی مام جەلال بۆ هەموو گەلانی عێراق و کوردستان بووە. ئێمەش لەو چوارچێوەیەدا جەنابی مام جەلال هەمیشە پشت و پەنای کاکەیەکان بووە لە هەموو قۆناغە جیاوازەکاندا. دیارە جەنابی مام جەلال لە جوگرافیەکدا خەباتی کردووە تێکۆشانی کردووە کە جوگرافیایەکی پڕ لە کێشە و ئاڵۆز بووە. جوگرافیایەک بووە هەمیشە مرۆڤ وەک تاک بوونی لە مەترسیدا بووە، کەرامەتی لەژێر پرسیاردا بووە. کاتێک خەبات دەکات لە پێناو کەرامەتی ئینسان و ئازادی بەدەستێنانی ئازادی و مافومەدەنیەکانی تاک لەو کاتەدا پێکهاتەکان لەو جوگرافیەدا ئەتوانین بڵێن مافێکی ئەوتۆیان نەبووە. واتە ئەگەر میلەتی کورد لە چوارچێوەی حکوومەتی عێراقیدا پلە دوو بێت و جەنابی مام جەلال خەباتی کردووە بۆ ئەوەی کە کوردیش وەک میلەت بە مافەکانی خۆی شاد بێ، پێکهاتەکان پلە سێ بوون لە چوارچێوەی عێراقدا. واتە پێکاتە ئاینیەکان ئێمەش وەکو کاکەیی مافێکی ئەوتۆمان نەبووە. بۆیە کاتێک کە لە دوای ڕاپەڕین شۆڕش دەگاتە ئەوەی کە سەرکەوتوو دەبێت و یەکێتی نیشتمانی کوردستان بەڕابەرایەتی مام جەلال بەرهەمەکانی شۆڕش ئەچنەوە، پێکاتەکان و بەتایبەتی کاکەیی هەست بە بوونی خۆیەکە، هەست بەوە کاکە کەسێک و ڕابەرێک لە پشتێتی و داکۆکی لە مافەکانی ئەکات و هەمیشە بەتەنگ کاکەیەکانەوە بووە. جەنابی مام جەلال تەنها لە چوارچێوەی دروژمبازیان نەماوەتەوە، ئەوەی کە وتوویەتی کردوێتی بەکردار. ئێمە چەندین بەڵگەمان لە بەردەسایە کە کاتێک جەنابی مام جەلال ساڵی 1990 بۆ 2000 سەردانی هەڵەبجەی کرد و بەڕاستەوخۆ خۆ لەگەڵ ئێمەدا کۆبووتەوە و وتی یەکێتی ئێوە خاوەنی یەکێتی نیشتیمانی کوردستانن و یەکێتی نیشتیمانی کوردستانش خاوەنی ئێوەیە. و هەروەها لە هەموو ئەو دوژموە گرنگیدان لە ڕووی سیاسیەوە جەنابی مام جەلال هەمیشە گرنگی داوە بە پێکاتەن و تایبەتی ئێمە و کاکەیی هەمیشە هەوڵی داوە کە پێگەیەکمان هەبێت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە و خۆمان کاروبارەکانی خۆمان ڕایی بکەین و هەمیشە پاڵپشتی کاکەیەکان بەوانی کە لە پێگەی سیاسیان هەبووە و خودی خۆی نووسنگی کاروباری کاکەیەکانی دامەزراندووە و خۆشی ڕاستەوخۆ دامی کردوون و لە پشتی کاروبارەکانیانەوە بووە. بۆیە کۆچی دوایی مام جەلال ئەگەر بۆ خەڵکی کوردستان، خەڵکی عێراق، یەکێتیەکان و هەمووی کۆستێکی گەورە بێ، من پێم وایە بۆ کاکەی دوو کۆستی گەورەیە کە هەم وەکو ڕابەرێکی گەلی کورد و هەم وەکو زۆر جار خۆی بە کاکەیش ئەسان کاتێک کە سەردانی ئێمە کردووە هیچ کاتێک هەستی پێ نەکردووە جیاواز بێ لە ئێمە و سەلامەکانیشی هەتا سەلامی کاکەیانە بووە و وەک کاکەیەک سڵاو چۆن سڵاو لە کاکەیەک دەکا جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێت بەو شێوە سڵامی. ئەو هاوکاریانە چی بوون کە هاوکاری ئەوەی کاکەیەکانی دیارە جەنابی مام جەلال هەمیشە کاتێکە لە شاخیش بووە وەک قەڵاو پشتیوانێک بووە بۆ پارێزگاریکردن لە مانەوە بوونی کاکەیەکان. کاتێکە لە هەڵەبجا کێشەیەک دروستە بێت ئەو کێشەیەوە ئاکات کە بێتە هۆی مەترسی لەسەر مانەوەی کاکەیەکان، هەر خودی خۆی پەیامێک بڵاو دەکاتەوە لە ئێزگەی دەنگی گەلی کوردستانەوە
پەیامێک ئەڵێ دەستبردن بۆ کاکەیەکان هێڵی سوورە و یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی خۆم ئەوە قبول ناکەم کە هیچ کەسێ جورئەتیەوەی هەبێت دەست با بۆ کاکەیەکان و یان هەڵەیەکیان بەرامبەر بکات. ئەمە پشتیوانێکی گەورەی معنەوی بووە و لە دوای ڕاپەڕینیش بەڕاستی جەنابی مام جەلال لە ڕەخساندنی هەلی کارەوە لە دامەزرانەوە درێغی نەکردووە و چەند جارێک کە کاکەیەکان سەردانیان کردووە بەردەوام وتوێتی من بەشێکم لە ئێوە پشتیوانی خۆی دووپات کردووەتەوە و هەر خودی خۆی بڕیاری داکەوە لە سەردانەکەیدا ئەو کاتە هۆڵێکی شایستە بۆ کاکەیەکان بکرێتەوە و چەند کەسێکیشی بۆ داوەکو پارێزگاری لەوەی کە ئەو شوێنە بپارێزرێتەوە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاتە هەیمەنەی تەواوی بەسەر ناوچەی هەڵەبجەوانە نەبوو بەڵام مام جەلال لە ڕووی ئەمنیەتیشەوە هەوڵێدا کە ئەمنیەتی ناوچ کاکەی و کاکەیەکان بپارێزێت و هەروەها دوای ئەوەی کە گوندی هاوارەزانی کە پێگەی شۆڕش بووە جەنابی مام جەلال هەمیشە وتوێتی ئێمە قەرزداری ئەو ناوچانەین و بڕیاریدا کە جادەی قیر بکرێتەوە و هەندێک کێشەی زەویزار هەبوو لە هەڵەبجە ئەو کاتێک کە سەردان بۆ کاکەیەکانی هەڵەبجەی بۆ کاکەیەکانی ناوچەکانی دیکە لە گەرمیانی ناوچەکانی دیکە خۆمان دەزانین کەوا ئەو ناوچانە لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعسا بوون تا 2003 جەنابی مام جەلال هەمیشە ڕێگەچاری ئاشتیانی بۆ پرسی ئەو کێشانەی کە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەمومان نەزانین ئەو ناوچانە پڕ لە کێشە بوون و کێشەیەکی زۆر لە نێوان زەویزارەکانی ئەو ناوچانە هەبووە و خودی جەنابی مام جەلال چەندین جار لە کەرکووک کاکۆ بۆتەوە و کاکەیەکانی بینیوە و کێشەی زەویزار کە لەگەڵ جوتیارەکانە هەبووە چەندین کێشەی بۆ چارەسەر کردوون. من هەر لەسەر ڕێز و ڕێزی جەنابی مام جەلال بۆ کاکەیەکان توانم نمونەیەک بێنمەوە کاتێک کە ساڵی 2010 وەفتێکی کاکەی سەردانی جەنابی مام جەلال دەکەن لە کەرکووک کە ئەو کات سەرۆکۆماری عێراق دەبێت و هەروەها سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەبێت کاتێک کە وەفدەکە ئەڕۆن هەر لە دەرگاوە بە شێوازێکی گەرموگۆڕ پێشوازیان لێەکەن و هەتا ئەگەنە جەنابی مام جەلالش تا دەرگاکەی دەروی خۆی ژوورەکەی خۆیەت پێشوازێکی گەرمیان لێکا یەکێک لە کاکەیەکان ئەو هەستەی لا دروستە بێ ئەڵێ جەنابی مام جەلال تۆ سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانی جەنابەت سەرۆکۆماری عێراقی ئێمە هەر لە دەرەوە هاتین بە هیچ خاڵێکی پشکنی ناتێ نەپەڕێن هەر جەنابیش بەو شێوە پێشوازی لێکردن وتی بەو شێوە جوابی داوە کە وتی من خەوی جەنابی مام جەلالم بوو کە بەو شێوە پێشوازی لە خەڵکەکە کەسێک زەفەری پێ نەبات یان هەوڵی تیرۆرکردنی نەدا ئەویش وتی ناخەمو نەبێ من ئەزانم ئێوە میوانی منن من لە ئێوە دڵنیام ئێوە کەسی ئازیز و خۆشەویستی ئێمان ئێوە هەرگیز بیر لەوە ناکەنەوە کە خیانەتێک یا هەڵەیەک بەرامبەر بە ئێمە بکەن بەو شێوە لطفی نواندووە بەرامبەر گەڕێمەوە لات سەبرێ خان هەمیشە سەرۆک مام جەلال لە زۆربەی وتارەکانی لە زۆربەی مناسبەکانی دەیگوت کاکەی ئێزیدی لە کوردە ڕەسەنەکانن ئێوە ئێستا هەست بە بۆشایی نەبوونی سەرۆک دەکەن لەم ماوەی 3 ساڵی ڕابردووە کە سەرۆک مام جەلال لەناوتان نەماوە بە دڵنیاییەوە ئەوەی کە سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێ بۆ کاکەیەکانێک و بۆ یەزیدیەکانێک کرد و بۆ ژنانیە کرد بە دڵنیا ئەو بۆشایە دیارە ئێستش ئەکرێ بەڵام بەو شێوەیەنێ ئێمە تۆمحمان لەوە زیاترەکە بۆمان بکەن هیوادارین بەو شێوە بکرێت اینجا ژنانی کاکەیی بەشێکی دانە بڕاون لە بزوتنەوەی نوێی شۆڕش لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو قوربانیدانێکە لە هەموو شکستێکە یەکێتیەکان بەشێک بوون لەوە بەدەیان قوربانیمانەیە بە سەدان دەربەدەری و دەردەسەری و چەرمەسەریمان بەسەر هاتووە لە پێنا ئەگەر یەکێتیەکان لەلایەکەوە بۆ نمونە لە سەرەتای دروستبوونی جوندی ئیسلام منتیقەی هەورامان و هەڵەبجەیە ئەگەر یەکێتیەکان ژیانیان لە خەتەرا بوو بێ ئەوە کاکەیەکان دووجار ژیانیان لە خەتەرا بوو یەک غێرە دین بوون دوو یەکێتی بوون بۆیە مام جەلال پاڵپشت بووە هاوکاری کردوی و پاڵپشتێکمان بووە داکەوتیکەرێکی سەرسەختی هەموو کاکەیەکان بۆ یەکێتیەکان بۆ لەو ناوچەیە بەڵام بەداخەوە لە دوای نەمانی ئەو هەنێ فەراغ دروست بووە و هیوادانی ئەو فەراغانە پڕ بکرێتەوە و دڵنیاشم بە دەسەڵاتی هەردوو هاوسەرۆک کە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان ئەتوانن بەو شێوەیە بن کە مام جەلال کردوویەتی و ئەو کارانشمان کە بۆتە هۆی سەرکەوتنمان هەر لە دید و بۆ چوون و ڕاستپاردەکانی ئەڤڵ مام جەلالەوە بۆ لە هەر شتێکیشا بۆتە هۆی شکست و دواکەوتنمان لە غیابی مام جەلال بووە لە نەخۆشکەوتنی مام جەلال بووە لە نەمانی مام جەلال بوو
ئەمە بابەتەکە زیاتر ئەگەر فراوانی بکەین ینی تەنها گرنگیدانی سەرۆک مامجەلال نەبووە بە کاکەیەکان وەکو پێکاتە گرنگی بە سەررجەم پێکاتەکان داوە ینی باشتری دەلیلیش لە دوای 3 ساڵ تاوەکو ئێستا ینی پێکاتەکانی دوێنێ بینیمان کە نوێنەری عشایرەکانی عەرەب خۆیان بۆ خۆیان بەیان نامەیان دەرکردووە دەڵێ مامجەلال لە دەست ئێمە دەرچوو کە بەو شێوە تەوافقی کردو ئەگەر بە شێوەیەکی وێنەکە بە فراوانتر سەیری بکەن بابەتەکە بۆ نمونە کاکەیش خۆ هەر لە کەرکووکە هەیە ئەو تەوافقەی لە سەردەمانی سەرۆک مامجەلال لە ناو کەرکووکە هەبوو ئەو مافەی کە بە پێکاتەکان درابوو لە ناو کەرکووک و لە شوێنەکانی دیکەی بە تایبەتی ناوچەدا بڕێنراوەکان ئێستا ئەو بۆشاییە هەست پێ دەکەن لە لەبوونی سەرۆک مامجەلال تا ڕادەیەک هەستی پێ ئەکرێت نەک بڵێم لە 100% تا ڕادێک هەستی پێگرێت چووکە ئەو بە حەکیمانەی خۆی بە لەیاتووی خۆی ئەیتوانی سەررجەم پێکاتەکان سەررجەم لایەنە سیاسەکان لەژێر چەترێکا کۆبکاتەوە بە قسەیەکی خۆش بە نوکتەیە هەر هەمووی وا لێ ئەکرد کە هیچ شتێک لە دڵیان نەمێنێ بۆ نمونە لە سەردەمی عەلی سیستانیا ئەو کاتە بە سەمام ئەمان ناسرا بوو لە عێراقا مالیکیش کە هەموو جارێ ئەڵێ مامجەلال زەروریەتێکی گرنگ بوو نەک بۆ کوردستان بۆ عێراقیش و کەسێکی شۆڕژگێر بووە لە شار کەسێکی دیبلۆماس بووە لە شار بەم شێوەی ئەو تەعاملی لەگەڵ خەڵکا کردووە لەگەڵ پێکاتەکانە کردوێتی لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا کردوێتی لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستانە کردووە ئێستا بۆ نمونە لە کەرکووک و داقوق و ئەو ناوچانە بە تایبەتی ئێوە کە خزمانی خۆتان لە کاکەی ئێستا گرفتی زەوی زاریان هەیە گرفتی مەتلامەردانی تیرۆریستی و ئەم گرفتانەیان هەیە تاوکو ئێستا ینی ناوچەکانیان لێداگیرەکرێ گەرمەکانیان لێ سووتێنرێت ئەگەر سەرۆک مامجەلال بمایە ئێوە ئەو گرفتانە دەبوو بەم شێوەیە نەبوو ئەم گرفتانەوە بە دڵنیاییەوە هیچ لەم گرفتانە نەبووە لە کاتێک کە سەرۆک مامجەلال ڕابەرایەتی ئەم شۆڕشەی کردووە کاتێک سەرۆک مامجەلال سەرۆک کۆمار بووە یعنی نەکێشەی زەویزار هەبووە لە ناوچەدا بڕێراوەکان نەکێشەی تیرۆرکردن بووە ڕۆژانە کاکەیەکان تیرۆرەکرێن لە خانەقی لە مۆسڵ لە مەندەلی لەو شوێنانەی کەتیان و یعنی ژیانیان لە ئاسایشان نییە مامۆستا مەنزەر بابەتێکی دیکە وەکو گوتمان ینی وێنە گەورەکە لەسەر سەرۆک مامجەلال تەنها ینی لە ناو باشووری کوردستانیە بەڵکو ئەو لە عێراقیش عێراقیەکانیش هەست بە بابەتاکەن ئەگەر هاوڵاتێکی سادەی عێراقی بدوێنی تا سەرکردە گەورەکانیان من لە یاد ماوەی کە سبری خانیش باسی کرد ئەو کاتێکە نووری مالکی کە کاتی نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال بوو گرفتی گەورەی لەگەڵ هەرێمی کوردستان هەبوو بۆ خۆی گوتی ئەگەر سەرۆک مامجەلال لە ناو ساحەکە بووە و کاتەکە نەخۆش بوو ئەم ئاڵۆزیانە ئێستا دروست نەدەبوو بوونی مامجەلال ینی نەبوونی ئاڵۆزی مامجەلال نییە ئاڵۆزی دروست دەبێت عادل عەبدولمەدی دەڵێ بوونی مامجەلال ینی دڵنیایی نەبوونی مامجەلال ینی قەلەق ئەوەی مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانی مامجەلالی بە سەمامی ئەمانی عێراق ناوبرده بوو لە زۆربەی وڵاتانی جیهان دایانگوت کە سەرۆک مامجەلال هەیە بەم هەموو پێکهاتە نەتەوەی و ئاینیانە و لە هەنگاونانی دیموکراسی لە عێراقدا سەرۆک مامجەلال ڕۆڵێکی گەورەی هەبووە ئێستا لەم کاتانەی کە ئێمە قسە لەسەر ئەوواکەی زۆر کەس قسە دەکات سەرۆک مامجەلال ڕابەرێک بووە بەڵام ئێستا ڕێبازێکی هەیە تا چەند خەڵک جوانیوێتی سەرکردەکانی دوای سەرۆک مامجەلال لە عێراق لە باشووری کوردستان سەرکردەکانی کێتیشمانی کوردستان توانیویانە لەسەر هەمان ڕێباز بەردەوام بن ئێوە وەکو پێکهاتەکان هەستان بەو لەمسە کردووە بەڵێ دیارە جەنابی مامجەلال چتری کۆکەرەوە بوو چترێک بوو کە دەیتوانی هەموو پێکاتە جیاوازەکان هەموو پێکاتە تەنانەت ناکۆک و ئەوانەی کە ناتەبان پێکەوە لەژێر ئەو چترا کۆبکاتەوە بە کۆچی دوای جەنابی مامجەلال ئەو چترا بەڕاستی ئیتر کەس نەیتوانی خاوەندارەتی لەو چترە بکات و کەس نەیتوانی هەموو پێکاتە و لە ناناکۆک و دژبەرەکانی یەک لە عێراقدا کۆبکاتەوە بینیمان دوای جەنابی مامجەلال عێراق بەگشتی کەوتە قەیرانی قوڵی ئەمنی دارایی و سیاسی و بەنەمانی مامجەلال لەوانەیە ئەو کاتە خەڵک زۆر هەستی پێ نەکرد بێ کاتێک کە مامجەلال سەرۆک کۆمار بوو لە حکوومەتی عێراقدا ئەمن و ئاسایش هەبوو خۆشگوزەرانی هەبوو و پێکەوە ژیانێکی ڕاستەقینە هەبوو کەس ئەو هەستی ڕاستەوخۆ بەڵام بەنەمانی مامجەلال دەرکەوت هەموو ئەو دەستکەوتانە بۆ خودی جەنابی مامجەلال گەڕاوەتەوە دیارە دوای ئەو کێشانی کە دروست بووە بەداخەوە تا ئێستا کەس نەیتوانیوە لە عێراق لە کوردستانی شاجێگەی ئەو بگرێتەوە
لە دوای جەنابی مام جەلال چەندین کێشەی سیاسی قوڵ لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق و چەندین قەیرانی دارایی دروست بوو بەداخەوە نەمان بینی کەسێک بێت وەک جەنابی مام جەلال هەمووان کۆ بکاتەوە و تەنها بڵێ من درێژە پێدەری ڕێبازەتی ئەوم و بەشێکی سیاسی هەبووە پیان وتووە وەرە ڕۆڵی جەنابی مام جەلال بگێڕە ئیتر سەری تۆیە بەڵام توێتی مام جەلالێکیکە دروست نابێت و هەر یەک مام جەلال هەیە. ئەو بەیاننامە ماتمیەی کە هۆزە عەرەبەکانی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان کە ئێستا گرفتێکی گەورە ینی تاوکو ئێستا و بابەتە چارەسەر نەکراوە بەڵام ئەمان بینی هەمیشە مام جەلال بۆ سیاسەتە حەکیمانەی خۆی وای دەکرد کە لانی ناوچە کێشە لە سەرەکە هەمە عەرەب هەم تورکمان هەر هەمویان ڕازی بن ینی بۆ مافانێک کە پێیان دەدرێ کورد لەو کاتانە کە دەسەڵاتیە بۆ پارێزگاریە بۆ لە کەرکووک نەمان ویدیۆ لە سەردەمانی سەرۆک مام جەلال گلەی یەکیان هەبێ پێکاتەکان ئەمە خۆیان بۆ خۆیان ئەڵێن بەردەوام پشتیوانی پێکەوەژیانی ئاشتیانەی نێوان ئاین و نەتەوە و مەزهب و پێکاتەکانی عێراق و کوردستان و نیشتیمانی عەرەب بوو. لەوانەیەمە بابەتێکی زۆر گرنگ بێ کە کەسێک تۆ کووردە خۆی بەنێتەوە بەڵام عەرەبێک هەستێکە کە پشتیوانی بۆ هاوکاری بووە. جەنابی مام جەلال هەمیشە مرۆڤ دۆستانە بیری کردەوە بیری لەوە ناکردەوە کە کێشە و مەشاکل زیاد بکات و کێشەکان ئاڵۆستر بکات وا بیریە کردەوە ئەمەش ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە جەنابی مام جەلال کەسێک بووە حەزی بە ئاشتی بووە حەزی بە خۆشگوزەرانی هاوڵاتیان بووە سەرجەم پێکاتەکان بووە لەو ڕوانگەیەوە مرۆڤ دۆستانە بیری کردوەوە کە جیاوازی نەکردو لە ناو پێکاتەکانە و هەموو پێکاتە ناکۆکانی توانیوە کۆ بکاتەوە ئەمە ئەم کەسایەتی جەنابی مام جەلال کەسایەتیەکە ینی بەدەگمەن هەڵ ئەکەوێت لە ناو کۆمەڵگەیەکی وەک عێراق و کە عێراق باسم کرد کە بە درێژایی مێژوو لە پێکاتە ئاینیەکان نەتەوەیەکان بەریەکەوتنیان لەگەڵ یەک هەبووە و ناکۆکی و کێشەی قوڵ لە نێوانیانە هەبووە ئەم هاتووە بە دیدێکی ئاشتی خوازانە دیموکرات خوازانە پێشکەوت و خوازانە هاتووە چارەسەری بۆ کێشەکان دانەوە توانیوێتی هەموو پێکاتە ناکۆکەکان ئەوانەی کە کێشیان لەسەر پرسێکی دیاریکراو لەسەر یەک مێزینان خواردن کۆی کردوونەتەوە و هەمویان پێکەوە داوەتی جەنابی مام جەلال و داوەتی کردوون پێی وتین وەرە فەرمونون کێشە و مەشاکل هەبێ کێ زەرەرکە ئەو خەڵکە زەرەرکە بە هەمومان پێکەوە ئەم وڵاتە ئاوەدان بکەینەوە ئەم خێروبێری ئەم وڵاتە بۆ هەمومان بێت ئاشتی و دیموکراسی هەبێت و عێراق پێشخێن بۆ ئەوەی کە گەلانی عێراق و پێکاتە ئاینی و نەتەوەی جیاوازەکانی عێراق لە سای ئەم عێراقەدا پێکەوە بژین و بتوانن ئایندەیەکی ڕوونیان هەبێ وەک هەر میلەتانی دنیای پێشکەوتن خواست ئەمە دید و تێڕوانی جەنابی مام جەلال بووە و بەکردەوەش سەلماندوویەتی هەموو لایەنە ناکۆکەکانی بەو شێوە کۆ کردوەوە و توانێتی کێشەکان چارەسەر بکە بەڵام بەداخەوە بەنەمانی خۆی بەنەمانی ئەو ئەمان نەما ئەمن و ئاسایش نەما خۆشگوزەرانی نەما و بەداخەوە کە هیچ کەسێک نەیتوانی ئەو فەراغە پڕکاتەوە و هەموو پێکاتەکان دووبارە جارێکیکە لەسەر مێزی گفتوگۆ مێزی نان خواردن و مێزی محیبەت و خۆشەویستی و پێکەوە ژیان کۆ بکاتەوە بینیمان هەمان گەڕانەوە بۆ ئەو ئەقڵیەتە شۆڤێنی کە جاران هەیان بوو بەرامبەر بە یەکتر کاتی بە دوای نمانی مام جەلال و ئەو ڕوودانەوەی لە عێراق هاتنە پێشەوە ئەبینی کوردەکانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دووبارە تووشی قەیرانی نوێ و قەیرانی قوڵ هاتنەوە بە نەمانی لە کۆتایی تەوەرەکەم نزیکە بووە دقیقەیە کاتان بێمە لەسەر قسەکردن لەسەر بنەمای چەسپاندنی دیموکراسی لە هەر وڵاتێکدا لە هەر شوێنێک بنەماکە ئەوەیە کە مافی هەموو پێکاتەکان بەی مافی بوونەتەوەکان بەی لە زۆر شوێندا وەبەرهێنان لەم بابەتە بکەی کە تۆ ڕەنگی جیاوازت هەیە بابەتی جیاوازت هەیە سەرۆک مام جەلال توانی بووی ئەم بابەتانە بکات ئێوە لەمسی ئەوە دەکەن کە ئێستا بۆ نمونە کەسێکی دیکە نییە پاڵپشت و پشتیوانتان بێت لە گۆڕەپانەکەیە تا چەند مام جەلال دەیتوانی ئەم لەگەڵ کاکەیەکە دانیشتە کاکەی بێ لەگەڵ مسلمانێک بێ لەگەڵ عەرەبێک عەرەب بێ لەگەڵ کوردێکا کورد بێت بە دڵنیای و هەواڵی بەڕێز مام جەلال توانیوێتی ئەو پەیوەندێتون و تۆڵە دروست بکە و بێتە هۆی پاراستنی گیانی هەر هەمووی لە پێکاتەکان لە نەتەوە جیاوازەکان توانیوێتی هەمووی لە ژێر چترێکە کۆ بکاتەوە ئەمەش بە حەکیمانەی خۆی بە دووربینی و بە وردبینی خۆی بۆ بە دیێنانی دیموکراسی و ئازادی و مافی چارەی خۆنووسی مامۆستا مەزەل لە کۆتایەوە دیارە پرسی دیموکراسی لە هەر وڵاتێکە هەبێت واتە یەکتر قبولکردن و ڕێز لە بیر و ڕاجیاوازەکان ئەوەی جەنابی مام جەلال بناغی دانابوو لە عێراقدا بتوانرا بەو شێوەیە
تەواوکەری کارەکانی جەنابی مام جەلال بوو. نایام پێم وایە دیموکراسی لە عێراق تا کە گەشەی کرد هەموو گەلانی عێراق و پێکاتە ئاین و نەتەوەیەکان لە سایت دیموکراسی تا ئەحێنەوە، چونکە جەنابی مام جەلال سەرمایەیەکی گەورە یان گەنجینەیەکی گەورەی مرۆیی بۆ بەجێهێشتین کە ئێمە بتوانین لە ئایندە تا درێژە پێدەری ئەو ڕێبازە بین و ڕێنمایەکانی ئەو جێبەجێ بکەین و ئەو بەرنامانەی و هەیبووە لەبارەی پرسی دیموکراسی و گۆشەکردنی دیموکراسی و ئاشتی و پێکەوە ژیانی سەرجەم پێکاتە و گەلانی ناوچەکە ئێمە دەتوانین لە ئایندەشدا بەسەر سەرجەم کێشە و ناکۆکی و ململانەکردن تا سەرکەوین و ناوچەکەمان دوور خێنەوە لە ناکۆکی سیاسی لە هەتا زاڵبوون بەسەر قەیرانی دارایی و هەر قەیرانێکی دیکە کە ڕوو کاتە وڵاتەکەمان بە پێچەوانەوە ئەگەر ئێمە لەسەر ڕاستپاردەکانی جەنابی مام جەلال ڕێنمایەکانی جەنابی مام جەلال فەلسەفەی سیاسی جەنابی مام جەلال نەڕۆین بە دڵنیاییەوە تووشی کارەساتی زیاتر و ناکۆکی و ململانی زیاتر و قەیرانی زیاتر و قوڵتر ئەبینەوە. سوپاس هەرێکە لە بەڕێزان سەبرێ مریوەیس و منزەر علی باسام کە دوکتور میوان بوون لە پێڕەوانی ئاینی کاکەی سوپاسانەکە وەژداری کردن لەم جۆرە بەرنامەکەمان. دەچێت لە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری دووهەمی بەرنامەکەمان. لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر قوبوڵکردنی ڕەخنا لەلایەن سەرۆک مام جەلال و ئەو وتار و ئەو بابەتانێک کە لەسەری دەنووسران کاردانەوەیکی بوو بەرامبەریان لە زۆربەی بۆنەکان لە زۆربەی شوێنەکان وتارەکانی سەرۆک مام جەلال و بە کرداریش دەمانبینی کە سەرۆک مام جەلال هەمیشە دەیگوت دەبێت نووسین بە نووسین وەڵام بدرێتەوە
و لە کۆبوونەوەی لەگەڵ مەکتەبەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیگوت دەبێت هەمیشە ئێوە ڕەخنە بگرن، ڕەخنەی زانستیانە، ڕەخنەیە بێت کە دروستکەر بێت و هەمیشە دەیگوت من ڕەخنەکانتان با لەمنەوە دەست پێ بکات، ڕەخنەکانتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بێکات بۆ ئەوەی کەس گلەییتان لێ نەکات کە لە منتان ڕەخنەگرت کەسی دیکە ناتوانێت گلەییتان لێ بکە و هەمیشە کاردانەوەکانی کاردانەوەی نەرمونیان بۆ بەرامبەر بۆ ڕەخنانەی کە لێ گیراون. ئەگەر دەوروبەرەکەیان کەسێک ویستویەتی هەڵوێست وەربگرێت ئەم ڕێگر بووە لەوەی کە هەڵوێستێکی توند هەبێ هەمیشە وەکو گوتم دووپاتی یەکەمەوە کە دەیگوت دەبێت قەڵەم بە قەڵەم وەڵام بدرێتەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە کاک زیرەک کەمال پێشمەرگەی دێرین و نووسەر لە ستۆدیۆکانمان لە هەولێر بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. کاک زیرەک ڕۆژ باش، دەمێ خۆت ئەزمونێکت هەبووە لەگەڵ سەرۆک مام جەلال لە بابەتی ڕەخنەگرتن لی لە ساڵی 1993 لە کوردستانی نوێ وتارێکت نووسی لەسەر وتارێکی سەرۆک مام جەلال. خۆت حەزەکەم لە زمانی خۆتەوە قسە بکەیت لەسەر ئەو بابەتەی کە کاردانەوەکانی سەرۆک مام جەلال چی بوون بەرامبەر بۆ ڕەخنەی کە لێت گرت؟ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. من ئەمڕۆ بە شانازیەکی گەورەی دەزانم کە لە ساڵیادی کۆچی دوایی سەرکردە و کەسایەتێکی دیاری میلەتەکەم قسە دەکەم. بە شانازیەکی گەورەی دەزانم کە من ئەمڕۆ لە حزوری ساڵیادی پیاوێکدا کە قسە دەکەم کە زیاتر لە نیو سەدەی تەمەنی زیاتر لە هەموو وێزگە و قۆناغەکانی تەمەنی لە پێناوی میلەتەکەی لە پێناوی وڵاتەکەی تەرخان کرد و سڵاو دەنێرم بۆ ژیانی پاشی، سڵاو دەنێرم بۆ ژیانی پاشی هەموو شەهیدان. دیارە قسەکردن لەسەر جەنابی مام جەلال دەشێ بۆ من زۆر قورس بێ لەلایە کە من هاونەوە و هاوسەفەر و با بڵێن هاونەوەی ئەو نەبوومە، لەلایەکیش قسەکردن لەسەر پیاوێک کە زیاتر لە نیو سەدە کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە لەسەر نەخشەی سیاسی عێراق و کوردستان و بگرە ناوچەکەش بەگشتی، بەڵام ئیدیل وەکو کوردێک وەکو پێشمەرگەیەکی دێرین بە پێویست دەزانم کەوا لە تەوەرێکی دیاری کراویان وەکو ئەوەی جەنابتان وەکو پرسیارێک ئاماژەتان پێکرد من لەسەر ئەو بەڕێزە و ئەو سەرکردە نەمرە قسە بکەم. دیارە لە ساڵی 1993 جەنابی مام جەلال وتارێکی بڵاو کردووە تایدا ناوڕۆشی وتارەکە ئەوە بوو کە داوا دەکات سەرجەم چەپەکانی کوردستان بڕۆنە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی جوڵانەوەی چەپ لە هەرێمی کوردستان بەهێز بێ. و دوای ئەوەی کە من وتارەکەی جەنابی مام جەلالم خوێندەوە لە کوردستانی نوێ لە وەکو تێبینیەکەش نووسرا بوو کە هەر جەنابی مام جەلال خۆی داوای کردووە تەوەرێکی دیاریکراو لە کوردستانی نوێ بکرێتەوە بۆ ئەوەی نووسەران و ڕۆشنبیران و توێژەران لەسەر ئەو وتارەی مام جەلال دید و بۆچوونی خۆیان دیاری بکەن. منیش ئەو کاتی بەڕاستی تەمەنم 25 ساڵ بوو، سەرەتایی چوونم بوو بۆ ناو دنیای نووسین بە پێویستم زانیکەوە لەبارەی ئەو وتاری جەنابی مام جەلال شتێک بنووسم، بەڵام بەڕاستی پێم وانە بوو بڵاو دەبێتەوە لەبەر کۆمەڵێک کۆکار لەلایەک ساڵی 1993 ئەو کاتی بەڕاستی ئازادیەکان و ئازادی بیرروڕا بەو شێوەیە نەچەسپی بوو، لەلایەک ئەو کاتێمە لە قۆناغێکدا بووین کە زۆر بەسەر ڕاپەڕیندا تێنەپەڕی بوو، هەر ڕەشەکانی بەعس و ئیتر بۆ خۆی فەزایەکی چەکداری زاڵ بوو بەسەر دۆخی سیاسی لە هەرێمی کوردستاندا. بۆیە من ئەو کاتی بەڕاستی لە بازار بووم بە دوای کتێبێکدا دەگەڕام کاک فرات هیرانیم بینی گوتی کاک زیرەک کەمال پیرۆزبایی لێ دەکەم وتارێکی جوانت لە کوردستانی نوێ بڵاو کردوێتەوە. ئەو کات وەک ئێستا نەبوو بەڕاستی بڵێم ئەنتەرنێت و ڕایەڵە و ناوەندەکانی چاپ و بە چاپگەیاندن و هێڵەکانی ئەنتەرنێت و شتیوانە بوو، ڕۆژنامە گرنگ بۆ ئەو کات. گوتم بەڕاستی تا گوتیا گوتم وەڵاهی بڕوان ناکەم، گوتی بەڕێوەڵا بینیم هەمووشم خوێندەوە. ئێتر من ڕۆیشتم بۆ لای ڕۆژنامە فرۆشەکە کە بینیم کوردستانی نوێ لە لاپەڕە چواردا لاپەڕەیەکی تەواویاندا بۆ وتارەکەی من، تەنانەت لە شوێشدا کە من ڕەخنەم لە وتارەکەی جەنابی مام جەلال گرتووە ئەویان کردووە مانشێت
بەڕاستی کۆڵێک دڵخۆشی کردم من لەلایەک وەکو نووسەرێکی گەنج با بڵێن تێبینی و سەرنج و ڕخنەی خۆم لەسەر پیاوێکی گەورەی وەکو مام جەلال تۆمار کردووە لەوەش دڵخۆشتر بووم کەوا لە ئۆرگانی خۆی لە ئۆرگانی حیزبەکەی خۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بڵاو کراوەتەوە ئەم وتارە نایشاربەوە دەنگدانەوەی هەبوو و 2 ساڵ دوای ئەوە لە بۆنەیەکدا من لە خزمەتیا بووم لە خزمەت مام جەلال بووم داوەتی کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیری کرد بوو لەوێدا کە سەرۆکی وەفدەکە ئێمەی ناسان بە منی گوت وەرە تەنیشتم دانیشا گوتی وتارەکەتم خوێندەوە وە دەستخۆشەشی لێ کردم و دیسا با بڵێن دیسا قۆناغی دووەمی دڵخۆشبوونی من دەستی پێکرد لەلایەکدا کەوا وتارەکە بڵاو کراوەتەوە لە ئۆرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو سکرتێری گشتی بوو لەلایەکیش کە ڕوبەڕۆژ دەستخۆشەی لێ کردم بۆیە بەڕاتی ئەم وتارە وەکو یادەوەدێک لە مێژووی مندا دەمێنێتەوە و ناشکرێت تەنانەت ڕوانینی مام جەلال لە بۆ نووسەران و نووسین بەتەنیا لەوەدا سەر بکرێتەوە من پێم وایە لەو بارەوە نمونە گەلێک زۆرە نینەوەکەوە مام جەلال پاڵپشتی نووسەران و ئازادی بیر و ڕابووە. کاک زیرەکێک لە بابەتەکانی دیکە ینی سەرەتای دەستپێکردنی حکوومەت یەرێمی کوردستان بوو سەرەتای قۆناقێکی نوێ بوو لە خەباتی شاخەوە کە دێتە ناو خەڵک سەرەتای هەنگاونانی دیموکراسیش بوو لە ناو هەرێمی کوردستان تۆ تا چەند دڵخۆش بووی کە ئەمە هەنگاوێکی گەورەی دیموکراسیە کە تۆ لە حیزبێکی لە ناوی چێتی شمانی کوردستان نەبووی لە هەمان کات تا ڕخنە دەگری وەک گوتت لە ڕخنێک لە سەرکردەیەکی گەورە دەگریت و لە ئۆرگانەکەی خۆی بڵاوی دەکاتەوە لە هەمان کاتیشتا خۆت ئەزمونێکی دیکەت هەیە لەگەڵ سەرۆک مام جەلال ڕۆمانێک لە سەردەمانی شاک نووسرا بوو کە زۆر هەندێک کەس زۆر گرفتیان بۆ دروست بوو زۆر تێکچوون بەو بابەتە بەڵام کاردانەوەی سەرۆک مام جەلال چۆن بوو بەرامبەر بە نووسینی ئەو ڕۆمانە لە پشتگیریکردنی نووسەران دواتر لە هاوکاریکردنیان ڕاستە وەکو باسم کرد ئەو هەلومەرجەی کە ئەو وتارەی تیادانووسرا ئەو وتارەی منی تیادانووسرا لە سەرەتادا ئاماژەم بەوە کرد کەوا ئەو کاتی بەڕاستی باسکردن بوو لە هەڕەشەکانی ڕژێمی بەعاز باسکردن بوو لە هەڕەشەکانی وڵاتانی دەرودراوسێ قەیرانی ئابووری هەبوو هەژارێکی زۆر هەبوو و با بڵێن بنەماکانی ئازادی بیر و ڕائازادی نووسین بەو شێوەیە نەچەسپی بوو کە زۆر جار تو ئەو کارێک کە دەیکەی ئەو تارێک کە دەینووسی ئەو بڕیارێک کە دەیدەی هەلومەرزی مێژووی زۆر گرنگە کات زۆر گرنگە شوێن زۆر گرنگە دوو تایبەت بەو پرسیارێک کە جەنابێت لە منی دەکەی دیارە لە سەردەمی شاخ کاک محەممەد موکری ڕۆماننووس کە یەکێکە لە ڕۆماننووسە گەورەکانی کورد لەو هەلومەرزەدا ڕۆمانێک دەنووسێ لەو ڕۆمانەدا زۆربەی هێزی پێشمەرگەی کوردستان نەکرد تەنیا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو لە ناو حیزبەکانی تریش بەڕاستی بە دەستدرێژیان دادەنا بۆ سەر مافی خۆیان و بۆ سەر پێگەی شۆڕش و خەبات و تێکۆشانی میلەتەکەمان بۆیە بەڕاتی پەرچەکردارێکی زۆر بەهێزی دروست کرد تاوەی لێهات کە وەکو بڵێ هەڕەشە لەسەر ژیانی کاک محەممەد موکری پەیدا بوو گوتیان چۆن دەکرێ ئێمە هەموو وێزگەکانی تەمەنی خۆمان هەموو عمری خۆمان لە پێناوی کورد و مەسلەی کوردستان و لە پێناوی ئازادی میلەتەکەمان تەرخان کردووە کەچی ڕۆمانووسێک بەو شێوەیە باز لە شۆڕش و بزنەوەی سیاسی بکە ئیتر ئەو ناڕزایی و پەرچەکردارە بەهێزە دەگاتە جەنابی مام جەلال دەڵێ هیچ قسە ناکەم هەتا ڕۆمانەکەم بۆ دێنن ئیتر ڕۆمانەکە دیارە وا دواتر دەرکەوت کە پێشتر ئاگاداری بە چاپگەیاندنیشی بۆ جەنابیان کە ڕۆمانەکە دەخوێنێتەوە ئیتر لەگەڵ کۆمەڵێک لەو سەرکردە و نووسەرانەدا دەنیشێ کە پێشمەرگەنە و لە شاخن پێیان دەڵێ کاشی خۆم هەر بۆ خۆی جەنابی چەند جارێک ژێڕایەتەوە من لێندە لە حەزوری دابوومە گوتێت کاکی خۆم ئێوە خەریکی سیاسەتی خۆتان بن با محەممەد موکری خەریکی ئەدەبی خۆی بی ئەدەب و سیاست دوشتی لێک جیاوازن بەڵام تەواوکەری یەکن ئێمە ئەگەر لە ئێستا کە لە خەبات داینەوە هیچ دەسەڵاتێکمان نییە لە شاخ و لە ئەشکەوتین ئەگەر ئازادی بۆ نووسەرێک و بۆ ڕۆمان نووسێک نەرەخسێنین ئەگەر سپێنێ دەسەڵاتمان پەیدا کردەوە شاخچی چینەوە شارچی بەسەر دێ بۆیە نەک هەر ئەمە بەڵکو هەستا پێشەشەکێکی بۆ ڕۆمانەکە نووسی ڕۆمانەکە بە ناوی سەگوەڕ بوو پێشەکەشی بۆ ڕۆمانەکە نووسی تایدا باز لە ئازادی بیرڕا دەکا باز لەوە دەکەوە دوجاریش
لە زۆربەی کۆبوونەوەکان تایبەت بە مەسەرەی نووسین و چاپ و چاپەمەنی قسەیەشیە بوو مامزەلال کە زۆر دووبارەی دەکردو ئەوەش پاڵپشتێکی معنەوی بوو بۆ نووسەران دێگوت نان و ئازادی دەبێت بۆ نووسەران و ڕۆشنبیران زامن بکرێ. ئیتر دید و تێڕوانینی جەنابی مامزەلال لەو بارەشە تایبەت بە ڕۆمانە ئەوە بوو و من پێم وایە هەم کاک محەممەد موکری بردە دۆخێکی تر وەکو خۆی و هەم ئەو کاتی ژمانەکانی ئازادی و ئازادی نووسین و ئازادی بە لە فۆرمە گشتەکەیدا لای ئێمە زیاتر بەرزەستەی کردوە بۆ نەریتێک ئەو کاتی کە ئەو گشارێکە لەسەر نووسەرەکانی تریش هەبوو لەلایەن حیزبەکانەوە بە زۆرێک لە زۆرەکان کەمتر بوویەوە. کاک زیرەک لە سەدەی 21ین لە زۆربەی وڵاتانی جیهان ڕخنەگرتن لە سەرۆکەکان لە سەرکردەکان بابەتێکی ئاساییە، بەڵام تاوکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ڕخنەگرتن لە سەرکردە سیاسیەکان هەندێک کەس بەکارێکی بفەی دەزانێت. سەرۆک مامجەلالێکێک نەبوو لەو کەسانەی کە چەسپێنەری ئەو مافە بوو بۆ ڕۆژنامە نووسان و بۆ نووسەران سەرکردەکانیش بڤەنین قابلیەتی ئەوەن کە دەکرێت ڕخنیان لێ بگری. من دوێنێ سەری هەندێک ئەرشیفی و تارەکانی سەرۆک مامجەلالم کرد با برادرانی ڕۆژنامەی کوردستانی نوێ دەڵێ لە ساڵی 2000 دەڵێت دەبێت ڕخنەمان لێ بگرن، ڕخنەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنە لە من دەست پێ بکەن وەکو سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان دواتر لە هەموو سەرکردەکانی خۆشتان بگرن، نابێت لە هیچ شتێک ببورن. زانی وەکو باسم کرد جەنابی مامجەلال تایبەت بە مەسەری پرسی نووسین و ئازادی نووسین ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەبووە. خۆی خەبات و تێکۆشان و کارکردن لە پێناوی بەرزەستەکردنی ئازادی لە هەرێمی کوردستاندا لە دەروی فۆرمی سیاسی واتە سوکە ئازادی سیاسی جیاوازە لەگەڵ ئازادی ڕۆژنامە نووسی، ئازادی ڕۆژنامە نووسی جیاوازە لەگەڵ ئازادی بە چاپگەیاندنی کتێب، واتە ئازادیش لق و پۆپی زۆری لێ دەبێتەوە. وەکو باسم کرد دوازار مامجەلال وەکو پێناسەیەکی گشتی وەکو سەرکردەیەکی سیاسی وڵاتی ئێمە سەیری دەکرا، بەڵام کاتێک وەکو باسم کرد کە دێتە سەر دنیای نووسین کە دنیای معریفەیە کە دنیای ئازادی و دیموکراسیەتە لەوێشدا جەنابیان ڕۆڵی هەبووە. بۆیە ئەوەی وەکو شانازی بۆ ئینسان دەمێنێتەوە بە تایبەتی بۆ سەرکردەی سیاسی بە تەنیا ئەوە نییە تۆ خەباتجێڕێکی سیاسی بیان سەرکردەیەکی سیاسی بی، بەڵکو دەبێ ڕوانینیشت بۆ ئازادی ڕوانینێکی ئیجابی بێ، واتە ئەوەی گەورەی بە ئینسان دەبەخشێ بە تەنیا ئەوە نیە تۆ خەباتجێڕ بی و پێشمەرگە بیت و سەرکردەیەکی سیاسی بی بە تەنیا، بەڵکو دەبێ ڕوانینیشت بەرامبەر ئازادی ڕێکخراوەی، ئازادی سیاسی، ئازادی نووسین، ئازادی بە چاپگەیاندنی کتێب، ئازادی ڕێکخراوبوون و قسەکردن دەبێ بڕات بە هەموو ئەوانە بێ. من لە زۆر شوێندا گوتومە ئەوەی گەورەیی بە نیوێلسن ماندێلا بەخشی بە تەنیا زیندانەکان نەبوو، بە تەنیا ئێش و ئازار و ئەشکەنجەی زیندان نەبوو، ئەوەی گەورەی بە ماندێلا بەخشی تەنیاوە نەبوو خەباتکارێکی ڕێگای نەهێشتنی جیاوازی ڕەگەزی و ڕنگ و پێز بوو، بەڵکو ئەوەی گەورەی بە ماندێلا بەخشی بەڕاستی لێبوردەیەکەی بوو، ڕوانینی بوو بۆ ئازادیەکان. بۆیە من پێم وایە ئەگەسپێنی مێژوو بە شێوەیەکی بێلان بنووسێتەوە جەنابی مامجەلال یەکێکە لەو سەرکردانێک کە بڕای بە ئازادی هەبووە، بڕای بە ئازادی نووسینە بووە، لەو باڕەوە بەکردەوەش قسەی ئیشی کردووە. لە وێزگەیەکی دیکەت لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال و لە دوای کۆچی دوایی دوو تاری دیکەت نووسی، پێم خۆشە خۆت باسی ناوەڕۆکی ئەو دوو تارەی دیکەت بکەیت. بەڵێ دیارە ئەو کاتی کە هەواڵی نەخۆشکەوتنی جەنابی مامجەلالم بیست، منیش وەکو هەر کەسێکی تری ئەم وڵاتە بەڕاستی نیگەران بووم، خەمبار بووم لە دوای ئەوەی کە چکە نەخۆشکەوتنی جەنابی مامجەلال دۆخی سیاسیش بە تایبەتی پەیوەندی نێوان ئەو دوو حیزبە بە ئاراستەیەکی سلبیدا دەڕۆیی، یعنی تا ڕادەیەک شەڕی ڕاگەیاندن دەستی پێکرد، تا ڕادەیەک ئەنی گەیشتە دۆخێکی ناخۆش بەڕاستی هەمومان نیگەران بووین. بۆیە من ئەو کات وتارێکم نووسی بە ناوی ئەگەر مامجەلال پێشەشێک بنووسێ، واتە مەبەستم ئەوە بوو
لە ناوڕۆکی وتارەکەم ئەوە بوو گوتم کاتی خۆی نووسینی ڕۆمانێک لە شاخدا فەوزایەکی زۆری ناوە باتە نیگەرانی و عاجزیەکی زۆری لە ناو ناوەندی ڕۆشنبیران و هەتا سیاسیەکانیش پەیدا کرد بەڵام مام جەلال کە پێشەشی بۆ ڕۆمانەکە نووسی باسی لە ئازادیەکانی نووسین کرد فەوزایەکەی چارەسەر کرد و دۆخەکەی هیناوە حاڵەتێکی هێمنی بۆ ئەمری لەو وتارەدا دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال باسی ئەوەم کە لەگەر مام جەلال ئێستا دەستی قەڵەمی بگرت بە پێشەشی بوو ئەو ڕۆمانە بنووسی بە کە ئێستا سیاست لە هەرێمی کوردستان دروستی کردووە دۆخەکە دەهاتەوە حاڵەتێکی ئاسایی وتاری دووەمی دوای ئەوەی کەوا جەنابیان کۆچی دواییان کرد و ئێمەی بەجێهێشت وتارێکم نووسی بە ناوی ئەو نامانەی دکتاتۆری بەغدا بۆ مام جەلال دەینووسی نیوەی دووەمی هەشتاکانی سەدەی ڕابردوو لە ئیزگەی کوردی بەغدا کە با بڵێن لە بەغداوە ئیزگەکە بڵاو دەکرایەوە و با بڵێن ئێتر خەتە سیاسیەکەی لەلایەن بەعسەوە با بڵێن دادەڕێژرا هێڵە سیاسیەکەی ئەگەر ئیزگەکەی ئیزگەیشی زۆر گرنگ بوو خزمەتێکی زۆری گەورەی کرد بوو لەوێدا سعات چواری ئێوارە من ئەو کاتی کە پێشمەرگە بووم ڕادیۆکی تۆشیبان پێبوو سعات چواری ئێوارە گۆشەیەک بڵاو دەکرا بە ناوی نامەیەک بۆ ئیتر بە شێوەیەکی ناشرین ناوی مام جەلالی دەینا بۆ جەلال تاڵەبانی لەوێدا لە هەوڵی شێواندنی کەساتی مام جەلال و مێژوی مام جەلال دابوو زۆر بە خراپ ئیتر ئەوەی مام جەلالیان کرد بووە بیان و بەڵام لە پاڵ ئەوەشدا قسەیان بە هەموو مێژووی کورد دەگوت قسەیان بە هەموو پێشمەرگە و شۆڕش و خەبات و تێکۆشان و بزوتنەوەی سیاسی کوردپەروەری و کوردستان پەروەری دەگوت نەک هەر لە قۆناغی ئەو کاتی هەشتاکاندا بەڵکو کۆی هەموو خەبات و تێکۆشانی میلەتی ئێمەیان گەلی ئێمەیان یەکسانی سفر دەکرد من نایشارمەوە ئەو کاتی بەڕاستی ناکۆشی حیزبەتی هەبوو لە هەرێمی کوردستان و بۆی هەبوو زۆر لە کادر و لایەنەکانی حیزبەکانی دەرەوە یەشێتی ئەوانە کە یەشێتی نەبوون ئەو کات قۆناغەکەوا بوو بەداخەوە ڕنگ بێ بە زۆرێک لە زۆرەکان گوێگری ئەو قسانە بوو بن و ڕنگ بێ لە هەندێک بواردا بڕاشان کرد بێ بەڵام دوای ڕاپەڕین دەرکەوت کە ئامانجی نووسینی ئەم گۆشەیە بڵاوکردنەوەی ئەو وتارە ڕۆژانە لە ئیزگەی کوردی بەغدا بەڕاستی لێی تەنیا پەلاماردان و هێرشکردنی بۆ سەر جەنابی مام جەلال بەڵکو ئامانجلەی شێواندنی کۆی ڕوخساری شۆڕش و خەباتی تێکۆشانی میلەتەکەمانە کە بەداخەوە دوای ڕاپەڕین دەرشکەوت کە نووسەری ئەو وتارە ڕاستە و خۆ بڕیار لە سەدام حوسێن وەرگیرا بوو و ناوڕۆشی وتارەکانیشی بینی بوو و بە بڕیاری ئەویش بۆ وتارە بڵاو کراوە بەڵام بەداخەوە لەلایەن کوردێکی خۆمان ئەوە کرابوو ئەمەش لێگەڕین بۆ کاتێکی تر بەڵام ئەو وتارە بۆیە من هێنام لە سیاقێکی مێژویی لە بیرکراودا ڕزگارم کرد هینامە ناو دنیای نووسین کە گوتم کاتی خۆی کە مەبەستی ئەوە بوو و ئێمەش بە زۆرێک لە زۆرەکان ڕنگ بێ خەڵکێک دڵخۆش بوو بێ بە وتار لەبەرەوەی ئێمە یەشێتی نەبووین بۆیە هیوادارم ئێمە لە ئێستادا واتە ئامانجی وتارەکەمەوە بوو لە ئێستادا کە شۆڤینیەکی عەرەب شۆڤینیەکی تورک شۆڤینیەکی فارس کە قسە لەسەر کورد دەکا کە قسە لەسەر سەرکردەیەکی سیاسی ئێمە دەکا کە قسە لەسەر حیزبێکی سیاسی ئێمە دەکا نابێت دڵمان پێی خۆش بێ چونکە ئامانجلەی لێدانی بزوتنەوەی کوردایەتی شۆڕش و خەبات و تێکۆشانی میلەتی ئێمەیە و من ناشی شارمەوە ئەگەر پێدەسێ دەرفەتکەما بێ قسەکردن دەمێ ئاماژە بۆش بدەم بۆ کۆچی دوایی و ساڵیادی کۆچی دوایی جەنابی مام جەلال ئەوە بەتەنیا ئێمەی کوردنی نەکەوانی گەران بین ئەوە بەتەنیا ئێمە نینە ئێمەی کوردستانیان بەڵکو من لەو کاتێوە کە کۆچی دوای کردوە تا بە ئێستاش دەگان نووسینی زۆر لە نووسەرانی تورک و عەرەب و فارس ئەوانێک کە بە عەرەبی بڵاو دەکرێنەوە من دەخوێنمەوە ئەنی بەڕاستی بە زۆرێک باسی جەنابی مام جەلال دەکەن من بۆ خۆم وەکو نووسەرێکی کورد واتە هەست بە شەرم دەکەم لەبەرەوە ئێمە بە پێی پێویست ڕەنگی حەقمان نەدابێتە پیاوە بە پێی پێویست باسمان نەکرد بێ زیاتر من نایشارمەوە ینی باش واتە ئەو پێگە و ئەو
ڕۆڵە کاریگەریە کە جەنابی مام جەلال هەیبووە لە ناو بزابی سیاسی و نووسین و ڕۆژنامە نووسی بەڕاتی بە پێی پێرنگ ئێمە حەقی خۆمان نەدابێتەوە چونکە مام جەلال بە سەرکردەی سیاسی نەبوو، مام جەلال نووسەر بوو، مام جەلال ڕۆژنامە نووس بوو، مام جەلال وەرژێر بوو، مام جەلال شیکارێک و شرۆڤەکار و چاودێرێکی سیاسی ورد بوو. مام جەلال بە مانای کەریبە کە تۆ لەگەڵ ڕۆژنامە نووسێک لەگەڵی دادەنیشتی هەست دەکرد ڕۆژنامە نووسە، وەکو نووسەرێک لەگەڵی دادەنیشتی نووسەرە. بۆیە نووسەرانی دەرەوەی کوردیش نەتەوەکانی ترێژ هەتا نووسەرێکی تورێک ئەگەر بە هەڵە دانەسێ بم ناسوحی تانگۆری پێ دەڵێن مردنی مام جەلال بوو مەلەرزەیەکی گەورە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نووسەرێکی تری ئێرانی باز لەوە دەکات دەڵێ عراقی سەردەمی مام جەلال و عراقی دوای مام جەلال وەک یەک نابن و بەڕاستی قسەکەشی بە دیار کەوت و پێشبینیەکەی ڕاست و دروست دەرچوو. بۆیە من کە ئەو دوو وتارم نووسی بە ئەرشی سەرشانی خۆم زانی وەکو کوردستانیەک وەکو کوردێک لە کاتێکدا کە دەبینم نووسەران و ڕۆشنبیرانی نەتەوەکانی تر لەسەر ئەو بەڕێزە لەسەر ئەو سەرکردەیە قسە دەکەن، منیش بە ئەرشی سەرشانی خۆم زانی و لە داهاتوشدا یاد و یادەوەری ئەو سەرکردە نەمرە، ئەو سەرکردە بەڕێزە، ئەو پیاوە تێکۆشەرا منیش وەکو هەر کەسێکی تر بەرز ڕادەگرم و ئەسەفی بۆ دەخۆم و هەز بە غیابی ئەو بەڕێزە دەکەم. بەڵام هیواداریم هەمومان بەر لە هەمومان یەشێتیەکان چونکە 2000 سکرتێری گشتی یەشێتی نیشتمانی کوردستان بوو و شانبەشانی یەشێتیەکانش حزب و لایەنە سیاسیەکانی تردا هەمومان ئیش بکەین لەسەر تەبایی بەیەکەوە ژیانی ئاشتی ئەوەی کە مام جەلال دەیگوت چەپکە گوڵەکە ئەوەی کە ئیشی لەسەر بەیەکەوە ژیان دەکرد دەبێ ئێمە بزانین ئێمە بەیەکەوە لەسەر بنەمای بەیەکەوە ژیانی جیاوازیەکان لەسەر بنەماکانی دیموکراسیەت و بەرگریکردن لە مافەکانی گەلی کوردستان لەسەر بنەمای بەهێزکردنی قوارەی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی خۆمان پاراستنی یەشێتی تەبایی دەتوانین هەم ژیانی مام جەلال بەرزڕا بگرین و هەم ژیانی شەهیدانی خۆمان ئاسوودە بکەین و هەم دۆخی هەرێمی کوردستانیش ببینە ئاستێشی باشتر. زیرە کەمال نووسەر و پێشمەرگەی دێرین سپاسکە لە ستودیۆکانمانەوە بە شوێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نبووین. دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کۆتاتەوەری بەرنامەکەمان. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر میانڕەوی لە سیاسەتی سەرۆک مام جەلال و کارکردنی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکاتە جیاوازەکان و لە هەمان کاتدا ڕوویای مام جەلال بەرامبەر بە سیاسیەکانی دیکە لە کێبڕکە سیاسیەکان تا چەند لەگەڵیاندا هاوتەبە ئەگەر هاوتە باش نەبوو بێت و ئەگەر لە ئایدیا و فکریشە جیاواز ببوون چەنە و بابەتانەی قوبوڵ کردووە.
بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر سەڵاح بەزنجیبان کردووە مامۆستای زانکۆ. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس بۆ حکومی بەڕێزتان کە کوڕی کەسایەتیەکی ناسراوی هەرێمی کوردستانە شێخ محەممەدی بەزنجی و هاوڕێتێکی و دۆستایەتێکی زۆرتان لەگەڵ سەرۆک مامجەلال هەبووە، هەرچەندە لە ڕووی سیاسەتەوە یەک سیاسی نەبوون و لە یەک حیزب نەبوون، بەڵام لە هەمان کاتا دۆستایەتێکی گەورە هەبووە. کتێبێکیش تێناوە کە سەرۆک مامجەلال خۆی پێشکەشی کردووی. سەرەتا هەندێک بیرەوەری خۆت لەگەڵ سەرۆک مامجەلال باس بکەیت. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە و بۆ زیندوڕاگرتنی سەرۆک مامجەلال وەکو کەسایەتی و سیاسەتمەدار و دەوڵەتمەدارێک. من تقریبا لە 1986ەوە ئاشنایەتیم لەگەڵ بەڕێز مامجەلال بۆ دروست بوو. ئەو کاتە من لە دوا قۆناغی ئامادەیی بووم، ئاوارە بووین لە شاری سنە، وەفتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی مامجەلال تەشریفیان هێنا، لە خزمەتیانە بووین. لەو کاتەوە ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندی و عەلاقە و دۆسایەتیمان لەگەڵ بەڕێز مامجەلال هەبووە. ئەم پەیوەندیەکی گرنگە، ینی تۆ ئەگەر فکری و جیاواز بێ لەگەڵ کەسێکی تر، فکری سیاسی، فکری ئایدۆلۆجی، داوە و تەنانەت شێوەی بیرکردنەوە، بەڵام هەمیشە ئەو ڕووبەرە هاوبەشە هەیە کە بتانی بەکاری بێنی بۆ خزمەتکردن بە بوارە هاوبەشەکان. ینی لەو کاتەیە دژایەتیکردنی ڕژێمی دیکتاتۆری بەغدا و دروستکردنی جەبهەیەکی فراوان لە هەموو هێزە سیاسیەکان هەم هەدەفی مەرحومی باوکم بوو، هەم هەدەفی جەنابی مامجەلال بوو. ینی لەگەڵ بوونی جیاوازیە سیاسیەکان هەمیشە هەدەفێکی استراتیجی هەموو خەڵکەکەی کۆوە کردەوە. لەو کاتەیە من ینی لە قۆناغی کۆتایی ئامادەییا بووم، هەندێشت سەرنجی ڕاکێشامەر لە سەرەتاوە. ینی ئەم کەسایەتێکی مەشهور، کەسایەتێکی نێودەوڵەتی، ئینسانێکی بە تەواوی مەعنا خاکی بوو. ینی لە یەکەمین دیدارە هەوڵێدا ڕایەڵەی پەیوەندی دروستکە لەگەڵ تەرەفی بەرامبەر، هەرچی بێ تەرەفی بەرامبەر، تەمەنی هەرچەند بێ لە هەرچە ئاستێکا بێ. ئەمە بۆ من جێگەی سەرنج بوو. ئەوەیشی لەو کاتەیە سەیری کتێبەکانی ئێمەیە کرد، لە ناو کتێبەکانە کتێبێکە بوو لەسەر شۆڕشی کورد بە زمانی فارسی نووسرا بوو. مامجەلال کتێبەکەی دەرهێنا و سەیری کرد و بەینی بوو، فەرمی منێم کتێبە بمتم لە خزمەتتایە. ینی لەو لەحزەیە شابیری لەوە کردوێتەوە چۆن بزانێ غەیری خۆی چی لەبارەوە ئەڵێن. ینی ئەو کەسانی کە توێژەرنەوانی کە محەلیلن چی لەبارەی ئەوە ئەڵێن، ئەمە زۆر گرنگە. ینی کە تۆ لەسەر ئەساسی تێگەیشتنی خەڵک مامەڵە لەگەڵ خۆت بکەیت. اینجا من لەو کاتەیە پرسیاری دکتۆر محەممەد سەعید ڕەمەزان البوتیم لێ کرد کە یەکێ بوو لە زانا گەورەکانی کورد لە سووریا و کتێب و بەرهەمی زۆری هەبوو. ئەوەی کە سەرنجی ڕاکێشان مامجەلال شەخصی ئەو پیاوەی ئەناسی، فەرمووی من لە پەنجاکانەوە عەلاقەم لەگەڵی هەیە. لە پەنجاکانەوە دیارە ئەو کاتە مامجەلال چۆتە سووریا. محەممەد سەعید ڕەمەزان البوتی لەو کاتەیە تەڵەبەی زانکۆ بووە، عەلاقەی لەگەڵی دروست کردووە کە ئەم فکرێکی جیاوازی هەبووە لەو، ینی فکرەکەیان وەکو بڵێ 180 دەرەجە پێچەوانەی یەک بوون، بەڵام ئەم توانیوێتی عەلاقەی لەگەڵ دروستکە و بەو شێوە پەیوەندێکی وا تا دوای وەفاتیشی هەرما ئەم پەیوەندێ، ینی تقریبەن تا ماوەیەکی دوور و درێژ. ئەوە بیرەوەرێکی زیندوو بوو لە لای من و بیرەوەری تریشمان هەیە کە دوای لە ساڵەکانی 90دا کە زیاتر هاتینەوە بۆ کوردستان و لە گەرمەی شەڕی ناوخۆیە ئەمبینی مامجەلال هەمیشە دەستی درێژە، ینی بۆ تەرەفی بەرامبەر بە دوای خاڵە هاوبەشەکانە ئەگەڕێ بۆ ئەوەی کۆتایی بە کێشەکان بێت، کە ئەمە ینی قەت بیری لەوە نەکردوێتەوە تەرەفی بەرامبەر بسڕێتەوە لەسەر ساحەی سیاسی، یا بیری لەوە نەکردوێتەوە کە کار بکات بۆ
نەهێشتنی بەرامبەر و لە ڕیشە دەرهێنانی هەمیشە بڕوای بەوە هەبووە کە ئەم ساحەیە جێگەی هەموو کەسێکە بێتەوە. ئەو کتێبەکەی کە پێشکەشی کردوێت دەگەڕێتەوە پەیوەندێکی پتەوی بەردەوامتان هەبوو یان سێری کتێبخانەکەی کردی زانی حەزە لە چ جۆرە کتێبێکەوە بەم شێوەیە کتێبەی بۆ ناردی؟ خۆی ساڵی 1970 ئەمە مەجموعەیەک بووین داوت بووین لە قەڵاچوالان جنای مام جلال کتێبخانەکەی خۆی نیشاندا یعنی بردمێ کتێبخانەکەی خۆی کە مجموعەیە کتێبی گران بەهای زۆری تیا بوو فەرمووی لەم کتێبانە کامیت بەدڵە بیبە لەگەڵ خۆت هەدیە بێ بۆ تو منوتم وڵی جەنای مام جەلال هەموو کتێبەکان بە نرخن و هەمووشی زۆرن و بەڕاستی هەڕەوانیە منیش هیچ کتێبێ بم بەڵام لەبەر ئەو کۆڵی الامتثال خير من الأدب لەبەر خاتری بۆ یادگاری حەزەکەم ئەم کتێبەی مەسنەوی مەولانا جەلال الدین هەڵ ئەبژێرم ئیتر ئەویش کتێبەکەی دەرهێنا و بە خەتی خۆی بۆی نووسیم یعنی ئەسەوەکو یادگارێک ماوەتەوە نیشانەی دوو سێشتە ئەمە یعنی مام جەلال مهتەم بوو بە ئەدەبیاتی عیرفانی ئەدەبیاتی مەولانا جەلالەدینی ڕۆمی و لێشی خوێندبوویەوە و تەنان هەندێک جار بەکاری ئەهێنا بەکاری هێنا لە منازەڕاتی خۆیان لە قسە و گفتوگۆکانیدا کە ئەمە جێگەی سەرنجە ینی بۆ سیاست مەدارێک لە گەرمەی کاری سیاسیە ئاوڕباتەوە لەو ئەدەبیاتە دەوڵەمەنە باهی میلەتێتریش بێ ینی دیدێکی فراوانی هەبوو لەو ڕوانگەوە کە ئەدەبیاتی عیرفانیە و بە زمانی فارسیش نووسراوە بەڵام لە کتێبخانەکەیە گرنگی پێداوە و حزورێکی تایبەتی هەبووە لە لای ئەمە جێگەی بۆ من جێگەی سەرنج بوو چەند جارێکیش جاری تریژ ینی هەر بە خزمەتی گەیشتوین خاکی بوونەکەی و ئیطلاعی و ڕۆشنبیریەکەشی بیر بۆ چوونە جیاوازەکانتان لە سیاسی لەگەڵ مەرحومی باوکت ینی قەت نەبووتە ئەوەی کە ئەمە کاریگەری هەبێت لەسەر بابەتی پەیوەندیەکانی نێوانتان ینی وەزام چەند جارێکی سەردانی یەکدیتان کردووە بە ساڵی 1986 هەرکەوتم ئەو کاتە گۆڤارێک لایەن بزوتنەوەی ئیسلامیەوە دەرەچوو بە ناوی نەفیر بە زمانی عەرەبی دەرەچوو لە پاکستان دەرەچوو مقابلەیەکیان لە کرد لەگەڵ جەنابی مام جەلال لەو سەردەمەیە لە 1986 باسی نەزەریەی هینی کرد چەپکە گوڵەکەی خۆی کرد شەدەت الوەرد لەویا لەو چاوپێکەوتنەدا زۆر بە تەکیدەوە باز لەوە کات کە ئەبێ هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان لە ناو بۆتەیەکا کۆ ببنەوە یعنی یەک فکری سیاسی ناتوانێت وڵاتێکی فرەیی وەکو کوردستان ببا بەڕێوە یا وڵاتێکی وەکو عێراق با بەڕێوە ئەم نەزەریە تا دواساتەکانی ژیانیشی هەوت تەکیدی لەسرە کردەوە وفعلا نەزەریەیەکی تعددی پلۆڕالی پێشکەوتوانەیە یعنی لە سەردەمی شەڕی ئایدۆلۆجیادا ئەو بیر لەوە بکاتەوە ئەمجا هەر لەو چاوپێکەوتنەدا مام جەلال باسی خاڵێکی گرت کە پرسیاری لێ یەکەن تۆ ڕێیت بەرابەر بە ئیسلام چۆنە و بەرابەر بە فکری ئیسلامی ئەو وەڵامێکی زۆر گرنگیە حتا تووڕە بوو لە ڕۆژنامە نووسەکە وتی نابێ و پرسیارە لە من بکەیت چونکە من ئینسانێکی مؤمنم ئینسانێکی بڕوادارم و ئێستاش لە کۆتاییەکانی تەمەن ماژیم ئەبێ بگەڕێمەوە بۆ لای خۆ ئەو پرسیارە زۆر گرنگ بوو ینی کە تۆ جیاوازیە بکەی لە بینی عەقیدە و لەلایەک و مەسلەی کاری سیاسی لەلایەکی تر ینی ئەو پلۆڕالیزمە فکریە لە لای مام جەلال هەبوو لای کەم کەس هەبوو و حەق وایە ئێستاش کاری لەسەر بکرێ سیاسیەکانی کوردستان بەو تەسامح و بەو لێبوردەی و بەو کراوەییەوە مامەڵە لەگەڵ یەکتر بکەن وێ ڕایبوونی بیر و بۆچوونی جیاواز ینی حتا جارێکی ئەمە هەر ساڵی 97 بۆت باس بکەم کەسێک هات لەسەر تەلەڤیزیۆن من ناوی نابم هجوومێکی زۆر سەرسەختی کردە سەر ئاینی پیرۆزی ئیسلام نەک وەکو ڕەخنە وەکو جنێو ئەمە لای من زۆر ناخۆش بوو بۆیە تەلەفۆنم کرد بۆ سکرتاریەت چوون بۆ زیارەتی مام جەلال فەرموو بۆچی هاتوتم وڵای ئەوەی ڕاستی بێ ئەم فڵانە کەس زۆر بە شێوەیەکی ناڕەوا هجوومی کردو سەر ئاینی پیرۆزی ئیسلام ئەویش فەرمووی دێ باشە وەڵامی بنەوە بە نووسین ئەو قسەی کردوەوەش وەڵامی بنەوە بە قسە منیش عەرزم کرد ئاخر ئەو جنێوە دایە ئەمە نابێت جنێو بین
ئەمجا قسەکە قەنەعەتی کردیانی مام جەلال کە نابێ ئینسان ئەوە فکر نییە کە تۆ جنێ و بێ بە یەکێک لە قاڵبی فکرە چێتە دەرەوە. اینجا نمونەیەکم هێناوتم جەنابی مام جەلال لە ئەمریکا ئەگەر بیپسی کۆلا هەڕی کرامێ بۆ خۆی بکە ڕەوایە باسی خۆی بکە هەر چۆنێ بێ، بەڵام کە چووە سەر زەمی کۆکاکۆلایت ڕێگەی پێنادەن. تمە کەسێک کە ئەوێت دژ بە ئیسلام قسە بکە با فکری خۆی خاتە بەرچاوی خەڵک، بەڵام با سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام نەکە. ئەم قسەیە چونکە منتیق و یەکسەر مام جەلال وەریگرت، دوایی خۆیشی دووبارەی کردەوە تەکیدی لێ کردەوە. یعنی کاتێک کە کەسێک لەگەڵ مام جەلالا دائەنیشت قسەیەکی منتیقی بۆ بکردایە، ئەگەر پێچەوانی بیر و بۆچوونی خۆشی بواە قسە منتیقەکەی وەرەگرت کە ئەمە کەمە لای خەڵک، یعنی بەدیدی ڕەخنەیی تەماشای خۆیشی و خەڵکیشیە کرد. یعنی ئەوەندەی ڕەخنەی لە خۆیە گرت ڕەخنەی لە خەڵک نەئەگرت. دکتۆر من ئەوەی کە دوێنێ لە بروسکە و بابەتەکان زۆر بوو کە هاتن، بەڵام کنسڵگەری ئەمریکا لە هەولێر دوای 3 ساڵ لە کۆچی سەرۆک مامجاڵێ تاڵەبانی ئازا و دانابوو لە ڕابەرایەتیکردندا. لە هەمان کاتە سەرکونسڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانێڵێ سیاسەتمەدارێکی حەکیم و ژیر دوو زلهێزی جیهانی لە هیچ دایەسە کۆک نین، بەڵام لە یەک بابەتا کۆکن لە دوای 3 ساڵیش دان بە میانڕەوی دان بە عاقلی و حەکیمی سەرۆک مامجەلال دەدەن. چۆن دەتوانی ینی سیاسەتە ئەمە بکرێت دوو زلهێزی جیهانی، تۆ کەسێکی لە ناو کوردای، تۆ کەسێکی لە نێو ئەم کێبڕکێ گەورەی ئەم دوو زلهێزە جیهانیایی؟ خۆی مامجەلال هەندێ سەوابیتی هەبوو، یعنی خەڵک ڕەنگەت لێی تێنەگەشت بێ. سەوابیتەکەی ئەوە بوو کە با ئێمە داکۆکی لە بەرژەوەندیەکانی خۆمان بکەین، وەکو چۆن وڵاتان داکۆکی لە بەرژەوەندیەکانی خۆیانەکەن، ئێمەش با داکۆکی لە بەرژەوەندیەکانی خۆمان بکەین کە بێتە سەر بەرژەوەندی خەڵک و خۆمان، ئێمە زیاتر لایەنگیری بەرژەوەندی خۆمان بین، ئەو کاتە تەرەفی بەرامبەر بۆی نییە ڕەخنەمان لێ بگرێ. مام جەلال بەو دیدەوە مامەڵی لەگەڵ وەزعی سیاسی عێراق و کوردستان و ناوچەکە کرد کە ئێمە خاوەنی بەرژەوەندین، بۆیە ئەمجام ئینکاری ئەوەشی نەکرد کە خەڵکی تریش بەرژەوەندی هەیە. یعنی ئەمە پێوتێ ئەلواقعیە سیاسیە، یعنی ڕیالیزمێکی سیاسی لە دیدیا هەبوو، بۆیە لە یەک مەسافەوە چاوی سێری هەموو لایەکیە کرد، تەوازۆنی ڕاگرت بوو لە بینی هێزە زلهێزە جیهانیەکانە لەگەڵ هێزە ئیقلیمیەکانە و حەقی هەموو حەقدارێکی شێبینی. یعنی بۆ نمونە جارێکیان باسی ئەوەی کرد کە وتی ئەوەی کە ڕئیسی دەوڵەتە ناتوانێت تەمسیلی یەک فکرە بکە، یعنی داکۆکی لە فکرەیەک بکات دژی فکرەیەکی تر، ئەبێ کۆکەرەوە بێ. یعنی کاتێکیش کە بوو بە سەرۆک کۆمار هەست دەکرد لە عێراقا پێکنەرە سەرەکیەکان بە کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعەوە لە یەک مەسافە سەیرەکردن، یعنی خۆی بە باوکی ئەوان سەیرە کرد. یعنی ئەگەر کێشەیان بواە ئەو تەرەف نەبوو لە کێشەکەیە، بەڵکو کۆکەرەوە بوو و ئەبوو بە حەکەم لە بینیانە. یعنی هەندێک جاری حتا بە قسەی خۆش مشکلەکەی حەلەکرد لە بینیانە. ئەم توانایی ئیستیعابی تەرەفی بەرامبەرە بۆ فەردێکی قیادی، بۆ سەرۆکێک لە وڵاتێکە کە پڕ بێ لە کێشە زۆر زەروریە. یعنی ئەو کەسێک کە بێ بە سەرۆک لە وڵاتێکی فرە چەشنی فرە تەوەر یا فرە خولگەی وەکو عێراق، ئەگەر نەتوانێت ئیستیعابی هەموو تەرەفەکان بکە، یعنی نابێ دەسەڵاتی سیاسی تەمسیلی دیدگایەکی تایبەتی بکە، چ دیدگاکە دیدگایەکی مەذهبی بێ، چ دیدگایەکی سیاسی محدد بێ. یعنی تەنانە بێت تەجاوزی ئەو جیاوازیانە بکەی لە حەدی ذاتی خۆتە. یعنی وەکو چۆن پیاوێکی ئاینی کاتێچێتە مزگەوت ئەبێ فعلەن خۆی بۆ خوا ساخت بکاتەوە و داکۆکی لە مەزهبێکی معەیەن نەکات، چونکە خەڵکی جیاواز لە مزگەوتەکە خەریکی خواپەرستین. سیاسەتمەداری وڵاتێکی وەکو عێراقیش ئەبێ بە هەمان شێوە یا کوردستان ئەبێ بە هەمان شێوە تەجەڕوت بکات لە مەیلە شەخسیەکانی خۆی و بچێتە ئاسۆیەکی فراوانتر و بەرزتر، کە فعلەن ئەوە بە تەجربەی سیاسی لە خەڵکی عێراق هەستیان بەمە کرد و وڵاتانی دنیا شەسیان بەوە کردو. یعنی ئەوە حیکمەتە کە تۆ بتوانی ئیستیعابی جیاوازیەکان بکەیت،
بتوانی ئیدارەی سیراع بکەی بە شێوەیە کە هەموو کەسی هەز بکاتەوە دڵسۆزی ئەوی. دکتۆر دوێنێ مەسۆ بەرزانی هەر لە بروسکەکە کە کردبووی دەڵێ هێستا هەست بە خەسارەتی لە دەستدانی سەرۆک مام جەلال دەکەم و سەرۆک هێرێمی کوردستان نێچیروان بەرزانی دەڵێت لە هەموو کاتێک زیاتر هەست بە بۆشایی و پێویستی دەکەین. بەڕێستان وەکو نووسەرێک بێ وەکو زانستخوازێک بێ وەکو مامۆستایەکی زانکۆ بێ وەکو سیاسەتمەدارێک بێ هەرێکە لەمانە ئێستا هەستەکەن بۆشایی سیاسی لە ناو هەرێمی کوردستان بە نەبوونی سەرۆک مام جەلال هەیە وەکو گوتی فەراغێکی سیاسی گەورە دروست بوو لە ئایدیاکە ئەگەر ئایدیاکەشی لەگەڵ ئایدەی تۆ جیاواز بەڵێ تەمان جیاوازی هەر هەیە لە مەسلەی تێڕوانین بۆ مەسلەی فەرمانڕەوایەتی مەسلەی حکم مەسلەی چۆنەتی بەڕێوەبردن ئەم جیاوازیانە سروشتی ئەبێ هەش بێ بەڵام بە شێوەیەکی عام ئەو ڕۆڵە مەرجعیەی کە مام جەلالەی بینی لە سەرۆکایەتیکردنی عێراقا و هەمیشە ماڵەکەی سەرۆکایەتی کۆشکی سەرۆکایەتی شوێنی یەکلاکردنەوە و شوێنی گەیشتن بوو بە خەڵا هاوبەشەکان و بە چارەسەری هاوبەش ئەمە نەک تەنها سیاسیەکانی عێراق سیاسیەکانی ناوچە نەک سیاسیەکانی کوردستان ئەوانەی کە فکری قەومیانێ ئەوانشی کە فکری ئیسلامیان هەیە کۆدەنگن لەسەری و مام جەلال لەوە تێپەڕیوە ئێمە پیا هەڵدانی بۆ بکەین چونکە بۆ خۆی زۆر دژی پیا هەڵدان بوو وەکو هەڵسەنگاندن وەکو هەڵسەنگاندن ئەگەر ئێستا دیراسە بکرێ کۆنگرە بکرێ لەسەر ڕۆڵی کەسایەتی سەرۆک مام جەلال خاڵە بەهێزەکانی ئەتوانین بەو شێوە دەستنیشان بکەین وەکو فەرمودەی نەبەویشە ئوذکوروا مەحاسینە مەوتاکوم ئەبێ ئێمە باسی خاڵە درەوشاوەکانی شخصیەتی ئەو بکەین مەسلەی خاکی بوون یعنی مام جەلال دیواری لە بینی خۆی و خەڵکان هێشت بوو حاجز و حاجزی نەفسی نەبوو تەنانەت ئەوانەشی کە نەیاری بوون من بەڵگەی زیندوم هەیە کە ئەو هاوکاری کردوون یعنی نەیشکاندون یعنی ئەوانەی کە دژی بوون ناحەزی بوون هێنی بوون چونکە دوورتر بیریە کردەوە یعنی هەمیشە بیری لە کاتی ئاشتیە کردەوە بیری لەو کاتانەیە کردەوە کە من لەگەڵ کەسێکە ئێستا تەرەفی شەڕ بم بەشی ئەوەی ئەهێشتەوە کە سبێنێ ئاشتی بکە لەگەڵی و خزمەتی بکە ئەمە گەورەی ئەو کەسایەتی ئەگەێنێ اینجا لە بواری ئەمە سیفەتە خاکی بوونەکەی سیفەتی دووربینیەکەی سیفەتی ئیستیعابی تەرەفی بەرامبەر یعنی هەستی ئەکرد کۆمەلگا هەر ئەو نییە لە سیاست لە ساحەی سیاسیە هەر ئەو گروپەکەی ئەو وجودیان نییە نە ئەو قاعدە قورئانی کە ئەفەرمێ فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض ئەو شتێک کە ئەمێنێتەوە بۆ ئینسان ئەوەیە کە چیش سوودێ بە خەڵکە گەیەنێ بە خەڵکی تر نەک هاو فکرەکەی خۆم ئەمە ئێمە زۆر جار کە دانیشتین لە خزمەتیا ئەمە ڕەنگێدایەوە یعنی کەم سیاسی هەیە ڕەخنە لە سیاسەتی خۆی بگرێوەکو ئەو یعنی من چەند جار لێم بیستووە کە ئەمە باش نەبوو ئەوە باش بوو بۆ ئەوەمان بکردایە یعنی اعترافی ئەکرد بەوەی فڵان کاری سیاسی باش نەبوو ئەمە وای لێ کرد بوو خەڵک بە حەکیمی بزانێ لە کاردانەوەکان هەر کە ئێستا کە هەیە لە خوێنکارێکی ڕەگەزپەرستی تووک لێکێک لە زانکۆکانی ئەمریکای و کاتێک کە سەرۆک کۆمارە هەڵدەستێ و پرسیاری لێ دەکات دەڵێ مەبەستت چییە بەرامبەر بە کوردستان بەڵام ئەو زۆر بە حەکیمانە بە هێمنی وتەنەت بە پێکەنینی شەوەڵامی دەداتەوە کە بابەتی زانستی و منطقی زانستی خۆی دەگەیەنێت وەکو گوتم ینی قسەکردن ێستا لە سەرۆک مام جەلال گەورەترە وەکو خۆدوتر لە مەسەلەی پیا هەڵدانەوەمانە بەڵام بابەتەکەی ئەوەیە کە چەند بتوانرێت چ سەرکردە سیاسیەکانمان لە ناو هەرێمی کوردستان بێت چ ئێستا لە ناو عێراق بێ چۆن بتوانرێت ئەم ڕوحیەتە جێبەجێ بکرێت ئەم بابەتی دوور لە هەڵچوون و دوور لە هەندێک بابەت هەیە کە بتانی بە حەکیمانە و میان ڕەوانە سیاسەتی خۆت بگەێنی و ڕاستی و دروستی و زانستی خۆت بگەێنی بەڵێ ئەمە مەرجە ینی مەرجێکە کە هەموو میلەتێکی زیندوو لە قۆناغە جیاجیاکانی خەباتی خۆیان هەڵسەنگان بک بۆ کەسایەتی و بۆ ڕەمزەکانی و تەنانەت حیزبەکانیشیان یعنی ئێستا من پێم باش بوو بێژگە لە کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەناڵەکانی تریش بەرنامەی تایبەتیان هەبێ بۆ تێ قسەکردن و
شرۆڤەکردنی ڕۆڵی کەسایەتی مامجەلال لە 57 ساڵ تەمەنی سیاسی خۆیان یعنی ئەمە تەمەنێکی ینی لە سەدەی ڕابردوومان یعنی ئەتوانی بڵێ لە پەنجاکانی سەرڕێی ڕابردووەوە تا ئێستا مامجەلال کەسایەتێکی سەرەکیە لە سیاسەتی کوردی و لە سیاسەتی عراقی و لە سیاسەتی خۆڕەڵاتی ناوەڕاستە بەو علااقاتە فراوانەی کە هەیبوو لەگەڵ بیر و بۆچوونە جیاوازەکان لەگەڵ حیزبە جیاوازەکان و ئەو کەسایەتیە کاریگەرەی کە هەیبوو کاتێککە دانیش لە مەجلیسێکە قسەی خۆی ئەکرد ڕێی خۆی دەرئەبڕی وەگوێ بۆ خەڵکی تری شەگرت و حسابی بۆ ئەوانیژە کرد کەسێک بوو لە منتەهای بەساتەتا یعنی زۆر بە ئاسانیە چۆتە دڵی بەرامبەرەوە و زۆر بە ئاسانی ئەیتوانی قەنەعەتی خەڵک بگۆڕێ یا خۆی واز لە قەنەعەتی خۆی بێنێ کە ئەمە ئینسانێکی مەرینی پێوترێ ئینسانێک کە بتانی مامەڵی لەگەڵا بکەی لە کاری سیاسیە و کەسێکیش نەبوو سازش بکە ینی کاتێکە هاتە سەر مەسەلە جددیەکان قەنەعەتی خۆی ئەوت و سازشی نەیەکرد لەسەرەوە مۆزوعە ئەمە وای لێ کردبوو کە ئێستا باز بکرێەوە ئێستا بە زیندوی باز بکرێەوە شخصیەتە جیاوازەکان بە فکری جیاوازەوە بە ڕێز و احترامەوە سێری بکەن ئەنجامێنێتەوە سەر هەندێک مەسائلی تر کە حیزبە کوردیەکانە بێ ئەو دەرسە وەربگرن کە پێویستیان بە یەکترە پێویستیان بە ئیعادە نەزەر هەیە لە سیاسەتی خۆیانە لە بەڕێوەبردننی وڵاتە چونکە ئێستا فعلا ئەگەر مامجەلال حزوری هەبوایە من دڵنیام قوبولی نەدەکرد ئەم پشێویە لە هەرێمی کوردستانە هەبێ ئەم پشێویە هەبێ و ئەم وەزع ئەسەفباری کە خەڵکی تیاژی یعنی هیچ نەبێت طرح و پرۆژەی پێبوو بۆ دەرچوون لەم دۆخە قەتیسماوە بەستووە یامە دۆخێکی بەستووە لە ڕاستیە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە مامجەلال ئەوەی هەبوو ینی هەمیشە طرحی دەربازبوونی هەبوو لە کێشەکان یعنی ئەیتوانی بەدیل و ئەلتەرناتیڤ پێشکەشکە ینی دەسەڵاتدارانی سیاسی کوردستانیش ئەبێ ئالە و خاڵە حساسانە چاوی لێ بکەن و فعلا دەریچەیە دروستکەن ئاسۆیە لە بەرچاوی خەڵکە دروستکەن بۆ ئەوەی لەم قەیرانە دەرچین و بەرەو ئومێدێکی زیاتر پیا بکەین بەرەو داهاتوو بەڕێز دکتۆر سەباح بەزنجی سپاس دەکەین بۆ تەوەری بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە تاو پێسەبی نەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی مرۆمە پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ